وأي حادث اللي بصير من هاد لو خاطر خدي بهم معالجك بس يا ريم عم كان عندك والله لەژێر سەقفی ئەم ماڵا چیرۆکێکی یەکجار خەمناک هەیە. کاک جەمال لەگەڵ خوشکەکەی لە تەمەنێکی کەمدا دوای مردنی دایکیان لەلایەن باوکیانەوە دەردەکرێت دەتەرێ. ئەمن ئەلعانە ئەو پێیان لە ئەو پێنج پەنجەمشکایە لەسێ جیابریندار بووە و ڕێباتی پێم قسایە، یعنی نازانم ئەو پێم چا دەبی سەقەت دەبی نازانم چی بەسەر دێت. پارەی عیلاج و شتی بەخوای وەتەرێمێ نەک پارەی عیلاجی خواردن لۆ خواردنێ پارەمان نییە، یعنی خواردنی بکڕین ماری پلکم سێجەمە خواردن لۆدی بەخوای حاڵمان زۆر زۆر خراپە. بە کوڕێ خۆمدانێ با یەکێک لەنگۆ حیساب کرد کوڕێوی بۆی لێ هاتیە یارمەتێکی بالۆ خاترێ خوای بۆ خاطر خودێ مساعدەمان بکەیت والله هیچمان نییە حالمان زۆر زۆر خراپە خودێم هەیە و ئەی برایم هەیە ئەی برایش ئەی حادثە هات بەسەری دوو سەیارە لەسەری کەفتیە. ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە قەزای خەباتین. لەژێر سەقفی ئەم ماڵا چیرۆکێکی یەکجار خەمناک هەیە. لێرە کاک جەمال جەلال بەتەنها لەگەڵ خوشکەکەیدا دەژی. کاک جەمال لەگەڵ خوشکەکەی لە تەمەنێکی کەمدا دوای مردنی دایکیان لەلایەن باوکیانەوە دەردەکرێت دەتەرێ و لە ئێستادا بار و گوزەرانیان یەکجار خراپە لە خانوویەکی کرێدا دەژی و لەسەر ئەم هەموو حاڵەدا تووشی ڕووداوێکی هاتوچۆ بووە و داوای لێ دەکەن ئۆتۆمبیلەکەی بەرامبەریشی چاک بکەنەوە، بەڵام ئەو هیچ لە توانای دانیە تەنانەت بۆ نانی نیوە ڕۆژ ئامادە بکەوە بۆ ئەوەی سەردانی دکتۆریش بکە. کاک جەمال ئەگەر باسی خۆت بکە لە سەرەتاوە چیرۆکی تۆ چۆنە تۆ بەتەنها لەگەڵ خوشکت دەژی؟ ئەمن کە گچکە بووم دایکم مرد باوم ژنی هینا ئەمەی هەردووکە لە ماری دەرکردین، یعنی خوشک و براکانی هەموو لە ماری دەرکردین لۆ ئەوەی یعنی ئەوانی مێردی کردبوون خوشکەکانەوانی مێردی کردبوون و یەک و لە ماری مێردی بوو تەنانەت من مابووم ئەم بەتەنێ مابووم زۆرش گچکە بووم چۆ ماری خوشکم لەکەم خوشکم بووم خوشکم بە خێوی کردم کە گەورە بووم ئێدی خوشکێک لە خوشکەکانم تەراق درا کە تەراق درا چوو ماری بام زۆر خراپ بوو لەگەری یعنی بە هەموو شێوەیەک خراپ بوو لەگەری ئێدی دەبی ڕزگاری بکەن لە کیم بابم کە هینامە ئێرە هینامەکن دووسێ ڕۆژ لەکەم ماری خوشکممە یعنی کوبرێم ناکرێ یعنی ناکرێت لە ماری خوشکم بیان لە ماری کەسبی ئەو جە چوو ماری پلکم چێشیان لۆ دروست کرد و قسەیان کرد و نازانم چەوە و هاوها ئێدی دەبی ئەمە خانێکی لۆدانێم چونکە کەسی نییە تەنانەت ئەمنی هەیە دەبی خانێکی لۆدانێم لەگە خۆمی بیژنم لۆ ئەوەی ئەمن و ئەو دابنیشین نانش بێ منەت بخۆین وەڵی ئەمەش توانم نەبوو یعنی توانم نەبوو مارەی دابنێ مام شتەچێوها خەڵکی کۆرانەی و بالیفە چینە ئەوی کومبارینە ئەوی دۆشە جیناوی شتەچینە یارمەتیان داین کرێەکەش بەخوای یعنی حەقی کرێەکەشم نەبوو پارەی کرێ بدەم خارێکم هەیە ئەو پارەی کرێکەیدا دوایش قەدمان کردەوە ئەو شتشتەوە سیارم کڕی لۆوەی ئیشێ بکەین وەڵی هەفتەیەک پێ نەچوو قەدەرات بوو تووشدا حادث هەیبووم ئەمن ئەلعانە ئەو پێیان لە ئەو پێنج پەنجەمشکایە لەسێ جیابریندار بووە و ڕێباتی پێم قسایە یعنی نازانم ئەو پێم چا دەبی سەقەت دەبی نازانم چی بەسەر دێتن بەخوای ئێستاکە شەموێ مراجعەم هەیە دەی بچمە مراجعەی با قورئان 1000 دینارێکمان نییە لە مارێ بچمە مراجعەی عیلاجمان نییە ئەلعانە بکڕین ئەو خوشکەم هەردوو پێی سەوەفانی تێدایە یعنی نەک پارەمان نییە عیلاجی بکڕین ئەلعانە ئەو پلکەم ئەگە سێجەمەنان خواردنەوەن لۆنینی ئەمە لە برسامرین ئەو جوولکانە ئی دەبەن کردیە بەخوای نەنکڕیە خەڵک لۆمایان هینایە باوەڕش ناکەن وەرن لە خەڵکی کۆرانی پرسن وەرن لە ئەو دۆستانە بپرسن یعنی ئەمن کە باس دەکەم هیچ حەلم نییە بەس ئەو حەلم هەیە خێرخوازان ئەوی دەسەڵاتدارە بمانگەینێ بەخوای حاڵمان زۆر خراپە بە کوڕێ خۆمدانێن با یەکێک لەنگۆ حیساب کرد کوڕێوی وەی لێ هاتیە یارمەتیەکی بدە بالۆ خاترێ خوای بی والله برای هیچمان نییە والله بەڕاستی نە سۆپەمان هەیە نە نەفەتمان هەیە
بەتانیمان نییە بەتانی عالم بۆمان هینایە مەحفورە عالم بۆمان هینایە والله هیچمان نییە هیچ خواردنمە ماڵپێکمان بۆ لێنی لەو خاتر خۆی بۆمان علاجێک بکەین بۆی خودی هیچمان نییە هیچ فەقیری وای حەدیث لە بەسەرمان هات لەو خاتر خودی بۆمان معالەجێک بەس یاریمان بکەین هەندێک والله زستان نەوت و شتان هەیە لەوە وەرزیستانە والله هیچ والله زیلکم نییە والله ماڵێ ئەو زیرانمان دوو علاگە زیلکینە بۆ من و بۆ برام والله زیلکمان نییە نەفەتمان نییە سۆپەمان نییە زۆبە لە ناو زیادەم دیدەیە ئینام ماڵ خۆم شتمە کە پێکەم ئیش ناکرد والله هیچمان نییە لەو خاتر خودی مساعدەمان بکەیت داواکاری دەیە لە خێرخوازان بەس دەرێن بۆ خاتر خودێ مساعدەمان بکەین والله هیچمان نییە حالمان زۆر خراپە خودێم هەیە و ئەی برایم هەیە ئەی برایش ئەی حادزە هات بەسەری دوو سەیارە لەسەری کەفتیە بە خێرخوازان دەڵێ ئەوانەی دەوڵەمەندن چیان پێ دەڵێ دەڵێن بۆ خاتر خودێ چ کەسێکی هەبیت ئەی دەوڵەمەند بی لەو خاتر خودێ عیلازێک بکەین بۆمان هاریمان بکەین حەساب بکەین منداڵی خۆتانە ئێمە کەسمان هینگۆ و خودێمان زیاتر نییە کەسمان نییە ئەوی لە سەملمایە سیارچ کەیە ئەوی گزکەکان لەگە سیارش بیکاش و 2010 بەخوای ئێستا کە نەک برێ پارەی دوو سیارم نییە ئێستا کەم کرێم نەدایە کابرا لەوانەیە مۆڵەتم داتێ مانگێک 2 مانگ 3 مانگ مەزبور نییە لەوانەیە لە مارێ دەرم بکاتن ئەمن شستا پارەم نییە یعنی پارەی کرێ بدەم و پارەی ئەو سیارانە لە چێن دەربینە دامت کرد باسکە دامت کرد دەرێن دەبێت و چایکەوە سیارەکان سیارەکە بەخۆی چا نابیتن چونکە بەدوای تێکچوو هەردوو سیارەکان بەدوای تێکچوینە چوومەکن کابراش کابرا دەرێتن ئەو پارەی ئەم لەسەر نەخۆشەکانم سەرف کردیە چونکە 5 نەفەری تێدا بوو سیارەکەی ئێوی 5 نەفەر تێدا بوو بریندار بووە بوون وی گو ئەو پارەی لەسەر خستەخانە و تشتم سەرف کردیە ئەو پارەت لێ خۆش دەبن بە سیارت لێ خۆش نابن دەبی سیارم لۆ بکڕێەوە ئێستا کەم لە چێن دەرپارەی لۆ بینم سیاری لۆ بکڕم ئەگەر توانام نەبی نانێ بخۆم یعنی پارەی بە خواردن بدەم نانی نیوڕانیان سبیانیان هەر زەمەک بی بخۆین پارەی دوو سیاران لە چێن دەربینم پارەی کرێمان نییە بەخوای ئێستا کەوەرن لە ساحیبخانی بپرسن ئەگەر پارەی کرێم دابی ئەوجە قسەی بکەن ئەگەر ئەمن پارەی کرێخانیم نەبی پارەی خواردن نەبی پارەی دوو سیاران لە چێن دەربینم ئەگەر لەسەر پێی خۆت بە خۆت هەر ئیشت دەکرد بە بەردەوامی ئیشت دەکرد بەڵام تووشی ئەو ڕووداوە بووی بەڵێ بەدڵنیایەوە ئەم نەگەر لەسەر پێ خۆم بم ئیشم دەکرد پارەم لەو دەبردن و ئێستا کەشەم چێشەم نییە بکوژرێم زیندانی بکرێم هەرچم لێ بکرێت زۆر پێم ئەدیارە بەس ئەو ژنە چێوە بچی کەسی نییە بەسم نی هەیە چێوە بچی پێکەوەنە هەر لە سەرتاوە کە دایکدان مردووە تۆ خوشکت پێکەوەنە بەڵێ ینی ناتەوێت بە تەنیا بەجێ بلی لەبەر ئەوەش ئەو هەوڵانت دەی ئەگەر ئێستا با پێت برێم ئەو کەسی نییە ئەگەر ئەمنی لەکن نەبم چێوە بچی چی دەکە دەی بستە سەرجادەی ینی لە دوای ڕووداوەکەی هاتوچۆ حاڵتان زۆر خراپە لە ئێستادا پارەی عیلاج و شتیشت بێنێ بەخوای وەدەرێمێ نەک پارەی عیلاجی خواردن لۆ خواردنێ پارەمان نییە یعنی خواردنی بکرێن ماری پلکم سێجەمە خواردن لۆ دێنن داواکاری دەیە لە خێرخوازان وەڵاهی وەرن حاڵم ببینن و یارمەتیەکم بدەن خوا لە ئاگرێ جەهەنەمتان ڕزگار بکە بەس ئەمن و ئەو خوشکەم لەو حاڵەتە ڕزگارکەن بەس ئەوەندەم لیان دەوێت لە ئێستادا تەندروستیت کووە یانە پێت وەزعی چۆنە وەڵاهی پێم نازانم وەزعی چۆنە وەم گوتت تو لە سێ جابریندار بووە و شکایە و عملیاتم پێویستە ڕیواتی پێم پسایە کۆتا پەیامت لۆ خێرخوازان چییە وەڵاهی یعنی بە خۆیان دەزانن ئێستاکە حاڵەکی ئەوە ببینن کەسێک لەسەر کرابی لەو پارەی نەبی نانی بخواتن دەبی چ بکاتن ڕزگارمان بکەن بەس ئەوەی دەرێ سەلام بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی بینیتان چیرۆکە خەمناکەکە بوو لە قەزای خەبات بۆیە پەنای بۆ پایتەخت میدیاهەیەدا ناوات بۆەوەی دەنجی بەڵاوکەنەوە بە زووترین خکات خێرخوازانی ئەم سنوورە بێنە خەت وە عیلاجێکی لێ بکەن.